بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە لەسەر هەڵبژاردنەکان دەکەین و پرسیار دەکەین ئایا بەڕاست پرۆسەی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان نەبوونەتە کردەیەشی دووبارەکە جار لە دوای جار ئەنجامەکانی لەسەر ئایندەی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان نائومێدکەرتر دەبن؟ ئایا بەڕاست هێشتا هەڵبژاردنەکان ڕێگا چارەسەر نین بۆ دەربازبوون لەو چەک بەستوویەی کە دۆخی سیاسی هەرێمی کوردستانیان گرفتار کردووە؟ ئایا لە ئێستادا پارتی و یەکێتی لە ئەنجامدرانی هەڵبژاردن ناترسن هەر بۆیەش هەوڵ دەدەن بە بیانووی جۆرا و جۆر دوای بخەن؟ ئامادەکاریەکانی ئێستای هەندێک حزب لە دەرەوەی پارتی و یەکێتی بۆ هەڵبژاردنەکان کە لە کاتێکی خراپی دۆخی سیاسی و بژێوی ژیانی خەڵکیدایە خراپ کەڵک وەرگرتن نیە لە ئێستا کە دەشێت لە هەر ئان و ساتێکدا بێت پارتی و یەکێتی بەڕێککەوتنیان لەگەڵ بەغدا سەحرەکەی بەتاڵ بکەنەوە؟ ئایا ئەم جارە و دوای ئەوەی هەموو ڕووداوە دوا بەدوایەکانی ئەم چەند ساڵەی ڕابردوو کە بەخێرایی بینیمانن چاوەڕوان دەکرێت شەقامی گشتی بە زۆرێکی جیاوازتر لە ڕابردوو مامەڵە لەگەڵ هەڵبژاردنەکاندا بکەن و لە سۆنگەی هۆشیاریەشی زیاترەوە بچنەوە سەر سندوقەکانی دەنگدان. بۆ قسەکردن لەسەر ئەمە هەریەک لە بەڕێزان کە گنزار محەممەد چالاکوانی کۆمەڵی مەدەنی کە گەڕیاسکۆیی ئەندامی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی لە کوردستان لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمانن، لە ستۆدیۆی هەولێریش بەڕێز کە کەرزان هەورامی کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمانە بە خراتنی میوانە بەڕێزەکانم دەکەم. کاک نزار بە لە بەڕێستەوە دەست پێ بکەم. ئەمڕۆ کاتی سەرقال بووم بە ئامادەکاری بۆ ئەم بەرنامەیە و نووسینەوەی پرسیارەکان مەقالی یەشێ لە بەڕێزەکانم بخوێندەوە کە سەرنجی ڕاشەم یان بڵین کۆمەڵی پەرەگرافی سەرنجی ڕاشەم یەشێ لە پەرەگرافەکانی ئەوە بۆم بەڕێزە پێی وایە کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان وەکو هیوایەشی پوچی لێ هاتووە، پرۆسە و کردەیەشی دووبارەیە، ینی بەجۆری ئەم نووسینە بێکەم بە ڕێزە کە لە واڵەکەی خۆی لە کۆڕی تۆمەڵاتی فەیسبووڵای کردەوە هەڵبژاردن شتێکی ئەو تۆ نییە بەڕێزت لەم بارەوە دەڵێتی یا لەسەر ئەمە دەڵێتی؟ خۆی هەڵبژاردن ئەنجامە، هەڵبژاردن وەسیلە نییە تۆ بیکەی بە میکانیزمێک بۆ گۆڕینی واقعەیەک. هەموو ئێستا لە ئەوروپا لە بۆ نمونە لە ئەمریکا کە هەڵبژاردن بوو بە وەسیلەی بۆ دەستاوکردنی دەسەڵات پێشتر دیکتاتۆریەتە بوو، تۆ بێ سیستەمەکە بگۆڕیت اینجا میکانیزمەکانی ئەو گۆڕینە ئەو دیموکراتیزەکە یەکێکیان ئەوانە هەڵبژاردنە ئەتوانی وەکو ئالەتێک بەکاری بێنی، هەڵبژاردن وەکو ئالەتێک بەکاری بێنی. بەڵام ئەگەر بتێت تۆ ئێستا لە حاڵەتێکی وەکو ئێستایە میلەتێکی وەکو ئێمە دوو حیزبی گەندەڵ سەیطرەی کردووە بەسەریا، دوو بنەماڵەی چاوچنۆک سەیطرەی کردووە بەسەریا، دوو دەستە و تاقمی مافیا هاتوونەتە سەر ورگمان، هەموو شتێک ئەبەن، هەموو شتێک ئەخۆن، هەموو شتێک دزن، درۆ ئەکەن، سازژەکەن، پێڵاوی بێگانە ماجەکەن، خاگە فرۆشن، سامانی سەر زەوی و ژێر زەویمان تاڵانەکەن. ئەمە تۆ بڵی پاڵی لێ ئێمەوە هەڵبژاردن وەڵا هەشتم بۆ بکات، بێگومان کاکە تۆش بین نائومێدە بی لەبەرەوە نائومێدیەکە من نائومێدیەکە کە تۆ قەتفە بۆ ئەو نائومێدیە نییە. یا تۆ نابی بڵین من ئەم نائومێدیە وەڵاهی خەڵک کاکە بڵێ بێزار بووە، خەڵک حەقێتی کە بێزار بووە، خەڵک حەقی نییە بێزار بێت، چونکە ئەم نائومێدیە تۆ نائومێدیە لە میکانیزمەکان بام تۆ ئەبێت ئایا خەباتی کردووە تا بڵی نائومێد بی لە خەبات، ئەبێت تۆ خەبات بکەی بۆ ئەم مەسەلەیە. خەباتی مادی ئەم هەڵبژاردن بەکاربێنی بۆ گۆڕینی ئەم سیستەمەکە تێیدا ئەم حاڵەت ئەکرێت چۆن ئەکرێت کۆمەڵێ سیستەم هەیە بە هەڵبژاردن گۆڕاوە، بەڵام ئەگەر تۆ ئەرزێتیەکەی هەبێت بۆ دەستاودەستکردنی دەسەڵات کە گوتارەکان جێگای ئەویان نیتیا بێتەوە کە تعبیر لە خۆیان بکەن و گزارش لە خۆیان بکەن، بەڵام ئەگەر تۆ گوتارەکان خەفە بکرێت، گوتارەکان نەهێڵیت کار بکەن، ئەو کاتە تۆ ناتوانانی بڵێ هەڵبژاردن ئەبێ بە وەسیلەیەک بۆ هینەکان بڵین ئەبێ بە هینێکی استراتیژی، گۆڕانکاریەکی استراتیژی، یانن هینێکی چەکێکی استراتیژی پێبێت بۆ گۆڕینی کۆمەلگاکە، نەخێن بە بێبوونی ئەوەی کەوا تۆ ئەم کۆمەلگایە خۆی قابلی ئەوە بێ کە دەساودەستیکردنی دەسەڵاتی بێتە لە ڕێگای هەڵبژاردنەوە بێ لە ڕێگای ئەو میکانیزمە دیموکراسیەتە هەشتێک بێت. بەڵام لە ماوەکانی ڕابردوو ئێمە دەبینین بە تایبەتی هەڵبژاردنەکانی
تقریبا 3 ساڵ یا 4 ساڵی ڕابردوو شتێ لە ئاڵوگۆڕی دەسەڵات ئەگەر لە ناوچەیەشی دیاریکراویشدا بوو بێ ڕوویداوەکەواتە هێشتا هەڵبژاردن جێگەی ئومێدە شۆڕژ لە فیزیایە سێ جۆر هین هەیە تەن هەیە جوڵاکەن لە هەوایە گەردیلەکان بە ئاسانی یەن و ئەچن و ئەوانە کە هاتە سەر مەسلەی شل گەردیلەی تایە دیسان لە مادەیشرا لەو ئاوەیە گەردیلەی تایە بام ئەجوڵێ زەبزەبە ئەکا بڵین یەت و ئەچێت هاچووەکە بام بۆ ئازادیە نەکەوکو لە هەوایە لەم مێزەیە کە تەنی ڕقی پێوتیان لە بەردا گەردیلە دیسان هەیە وکو چۆن لە ئاوەکە چۆن لە هەواکە ئێمە لە کام دۆخەداین ئێمە لە دۆخی ڕقەکەین لە دۆخی چاق بەستۆکەین لە دۆخی بەردەکەین ئەمە کە توی لی زەبزەبەیە توڵی لە هەندێک ناوچەیە بەڵێ دەسەڵات دەبینین ئاڵە گۆڕ ڕێگەکرێ مەجالە دێر قسە بکەی یا ڕێگا پێێن مەسلەیەکە بێت ئەمە ئەبێ بە نابێ بۆی کەواتۆ بڵێ ئەم کۆمەلگایەکی دیموکراسیت هەیە یان بڵین ئەم ساڵمە لە ساڵێکی تر باشتر بووە نەخێر ئەمە گۆڕینی استراتیژین یا گۆڕانکاریێکی استراتیژی زۆر باشە ئەگەر هەولێر ئامادە بێت کاگە کارزان دەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێز بکەم خۆت گوێت لێ بوو کە کاگنزار پێی وایە لە حاڵێشی یا لە حاڵەتێک وەکو ئێستادا کە نامەوێت بچمەوە سەر ئەوەی کە ئەم ئێستاە چۆنچۆنی خۆت گوێت لێ بوو چۆنچۆنیە کەواتە هەڵبژاردن جگە لە ناومێدی بە فعلی هیچ شتێکی تر بەرهەم ناهێنێت بەڕێزت لەو بارەوە دەڵێ چی؟ بەڵێ پێشەکی سوپاس بۆ کەناڵی پەیام سوپاس کاک شۆڕژ بۆ میوانەکانیشت بۆ خۆت بۆ بەڕێستان بە دەرفەت ێزانم لە ڕێگەم بەرنامەوە یەک پەیامی بچووکمە بێرچەند لە دەرەوەی تەوەرەکەیە داوا لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە تەنگ چارەسەرکردنی موچەی هێزی پێشمەرگەوە بن بەڕاستی لە دوێنێ پێرەوە خەڵکێکی زۆر پەیوەندیان پێوەکردن بە تایبەتی لە هێزی پێشمەرگە کە گرفتی موچەکانیان هەیە دواکەوتنیان هەیە هیوادارمە پەیامە بگات بۆ مەسەلەی پرسیارەکەشت لە ڕاستیدا هەندێک هێزی سیاسی لە هەرێمی کوردستاندا هەیە کەوتونەتە مزادەیەکی زۆر خراپ پێیان وایە دەڵێن پارتی وێکێتی کوردستانیان قۆڕخ کردووە پارتی وێکێتی کوردستانیان تاڵان فرۆش کردووە پارتی وێکێتی داهاتی کوردستانیان دابش کردووە بە هەر جۆرێک لەو جۆرانە کە ئەوان باسی دەکەن باشە کاتێک کە تۆ بتەوێت گۆڕانکاری بکەی بۆی خۆتدا بماڵی لە دوو هێزی سیاسی وەکوان کە باسی دەکەن پێویستت بەوەیە تۆ هەڵبژاردن بکەیت باشە تۆ ئەگەر هەڵبژاردن بە ساختە بزانی پێی وایە هەڵبژاردن هۆکارێک نییە بۆ گۆڕانکاری پێت وایە خۆپیشاندان هۆکارێک نییە بۆ گۆڕانکاری پێت وایە داماڵینی بەکارهێنانی چەک هۆکارێک نییە بۆەوەی کە ئەم دوو هێزە لە دەسەڵات بڕن ئەیکەواتی چ سیستەمێکەیە پێمان بڵێن چه ئالەتێکەیە بۆی گۆڕانکاری لە سیستەمی سیاسی کوردستانە هەبێت بە پێچەوانەی ئەو بیری بۆ چوونانەی کە میوانەکانت هەیەە لە ڕاستیدا ئەوە هەڵبژاردنە کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە 100 کورسیەوە بە هەردووکیانەوە ئێستا نزیکەی دەوری 63 کورسیان هەیە لە هەمان کاتدا ئێمە دەبینین هەڵبژاردنەکان وای کردووە کە دەنگێکی ئۆپۆسیۆن بێتە ناو پەرلەمانی کوردستانەوە ئەم دەنگە ئۆپۆسیۆنە کاری کردووە بۆ بەڕاستی هەندێک کاری باشی کردووە بۆ بەرەو پێشکردنی ئەو قۆناغانە کە لە هەرێمی کوردستان پێیان دەوتێ قۆناغی چاق بەستوو بۆیە ئێستش بۆ ئەوەی بیانەوێت کە ئاڵوگۆڕی سیاسی لە هەرێمی کوردستاندا هەبێت دەبێت پەنا بۆ هەڵبژاردنەکان ببرێ ئەگەر بێت و عەقڵیەتێک هەبێ بیر و بۆچوونێکە بێ پێی وابێ کە هەڵبژاردنەکان سیستەمی سیاسی هەرێمی کوردستان ناگۆڕێ کاتەوە بێ و عەقڵیەتە ئەو گۆڕانکاریانەی کە لە نەتیجەی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان هاتوونەتە پێش ئەوەندەی گۆڕانکاری سوەڕی بوون وێنەی بوون گۆڕانکاری ڕاستەقینە نەبوون بنمونە بەڕێزت ئاماژەت بە شتێکت ئەمە ڕاستەکە پارتی و یەکێتی لە ڕێگەی هەڵبژاردنەوە 2000 لە لانی کەم لە 100% دەنگەکانەوە بۆ لە 160 دابەزیون بەڵام ئەم دەسەڵاتی کە هەیەە هێشتا ئەم دەسەڵاتەیە کە لە ڕابردوو لە نەتیجەی لە 100% دەنگەکان هەیەیان بووە کەواتە چی گۆڕاوە لە دۆخەکە؟ بڵێ کاک شۆڕژیان پرسیارەکە جوانە 2000 ئێوە دەبێ ئەو واقعە بخەنە بەردەم خەڵکی هەرێمی کوردستان پێیان بڵێن خەڵکی هەرێمی کوردستان مەسەلەن ئەمە واقعێکی هێزە سیاسیەکان ئێوە چ بڕیارێک دەدەن خۆ 2000 هێزە سیاسیەکانی کوردستان ئەوان بڕیار نادەن خەڵکی کوردستانە بڕیار دەدات چه هێزێکی سیاسی هەڵدەبژێرێ بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا شەرعیەتی گەلی کوردستانی بەدەستهێناوە وەکو هێزێکی نیشتیمانی لە مەیدانەکەدا کاری سیاسی دەکات ئێ باشە ئەمە خەڵکی کوردستانە
دەنگی بە پارتی دیموکراتی کوردستانیاوە تۆ ئەگەر بتەوێت پارتی دیموکراتی کوردستان لە دەسەڵات بهێنیتە خوارەوە مافێکی سروشتی خۆتە دەتوانانی لە ڕێگەی بانگەشەی هەڵبژاردنەوە دەتوانین لە ڕێگەی سیاسەتی خۆتەوە کار بکەی بۆ خەڵکی کوردستان دەنگ بە پارتی نەدا باشە بۆچی پارتی توانیوێتی بە تەنیا خۆی 28 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێنێت باشە تۆ بۆ لە کاتێکدا پێ وایە کە ئەمەش پارتی دیموکراتی کوردستان ناشەرعیە باشە ئەگەر بە دەنگی خەڵک نەچووە ئەمەی کە تۆ باسی دەکەی زۆرێکە لە کودەتای سپی دەتەوێت بەسەر هەرێمی کوردستانیدا بکەیت بۆیە پێویستە هێزە سیاسیەکان چالاکوانانی سلێمانی ئەوەیان بیر بێت بەڕاستی من بەشێک لەو چالاکوانانە لە ئیتاری عقلی بزوتنەوەی گۆڕاندا دەسوڕێنەوە 2000 بۆ شێوەی چالاکوان دێنە سەر تەلەڤیزیۆنەکان لە ئایندێژدا کاندیدی بزوتنەوەی گۆڕان بەڵام ڕاستیەکە بێ ئەوە بیزانن کە ئەگەر ئەوان دەیانەوێت گۆڕانکاری لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستاندا بگەن جگە لە هەڵبژاردنەکان هیچ ڕێگا چارەیەکی دیکە نییە بۆ لەبەرەوەی لە هەفتەی شوبات پەنات بردە بەر تونند و تیژی لە 2014 پەنات بردە بەر تونند و تیژی لە سەرمانگی ڕابردوو پەنات بردە بەر تونند و تیژی چارەسەری نەبوو کەواتە چارەسەری گۆڕانکاری لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان پەنابردنە بەر هەڵبژاردن لە دەرەوەی ئەو ئیتارە هەر بیرکردنەوەیکی دیکە هەبێ مەترسیدارە لەسەر کوردستان زۆر باشە زۆر چاکە بەجددی لە دەرەوەی ئیتاری هەڵبژاردن و بیرکردنەوە لە هەر میکانیزمێکی تر بۆ گۆڕانکاری لە جنگێشی ئەم هەرێمی کوردستانە زۆر مەترسیدار نییە بە تایبەتی کە کارزان لە سەرەتای قسەکانی ئاماژەی بۆدا کە هێشتا ئومێت هەیە بۆ ئەوەی هەڵبژاردن دەرچەبێ بۆ دەرچوون لە کۆمەڵە گرفت و قەیران نەتیجەشی هەبووە ینی لانیکەم بە شێوەیەکی سوەڕیش بێ پارتی وێشێتی بینی حەزم لە بنەڕەتدا ینی ئێمە جگە لە دەرچەی هەڵبژاردن لە ئێستادا هیچ دەرچێژی ترمان بۆ ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات لە هێرمی کوردستان لە بەردەستان نییە بەس ویستم تەوزیحێک بدەم سەبارەت بۆی کە دەڵێن کورسەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە 100 کورسیەوە کەمی کردووە کاکە حاجزەکە بۆ پێشتر هێزی سیاسی تازە نەبوو لە ساڵی 92 یەکەم یاسای هەڵبژاردن یاسای ژمارەیەکی پەرلەمانی کوردستان ساڵی 1992 کە ئیقراری کراوە لەلایەن بەری کوردستانی ئەو کاتەوە حاجزی زەدا حوتە بوو بۆیە پارتی یەکێتی بەتەنیا لە ساحەکە بوون هێزی گەورە نەبوو لە ساحەکە دوای کە حاجزەکە نەماوە دوای کە هێزی تازە پەیدا بوون یعنی لە ئەنجامی ئەوە بوو ئێمە دەبێت قسە لەسەر ئەوە بکەین ئایا ئێمە کە دەرچەیەکی باشمان هەیە پێی دەوترێ هەڵبژاردن یەک لە بنەماهرە سەرچیەکانی دیموکراسی قسە ئێمە لەسەر ئەوەیە بەکام ئالیەتە ئێمە دەبێت بین پرۆسی هەڵبژاردن ئەنجام بدەین طبعا ئێمە دەبێت بین بگەڕێنەوە بەس بەخێرایی بۆ سەردەچی مێژووی بگەڕین لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا یەکێتی و پارتی بە هەموو هێزی خۆیانەوە کاریان لەسەر ئەوە کردو لە هەرێمی کوردستان مؤسسات بوونی نەبێ بۆ چونکە ئەوان هەمیشە ڕاوچین ئەم هەڵبژاردنانە خۆیان بۆ دروستکردنەوە و تازەکردنەوەی هەمیشە ئەوان یعنی ڕاوچی خراپن لە ئاوی لێڵدا دەیانەوە سیر کە بە بەڵگەی ئەوەی بۆ نمونە ئێمە باشترین مؤسسەی هەرێمی کوردستان کە شەرعیەتی خەڵکی بریتە لە پەرلەمانی کوردستان کە ئیشی بریتە لە یاسادانان ئیشی بریتە لە ڕقابەی حکوومەت ئیشی بریتە لە بەدواداچین و چاودێری ئیشی بریتە لە موازنە لە یاسای موازنە پەرلەمان ئێستا ئیشی ئەوەندە بچووکراوەتەوە ڕۆڵی ئەوەندە بچووکراوەتە گەورەترین کاری پەرلەمان لە ماوەی ڕابردوودا بریتی بووە لە نەمامچاندن کاکە سراعیشی سیاسی لە نێوان حزبەکان کارێکی باشە بەڵام تۆ دەزانی پەرلەمان چی دەکرا ئەمە نەتیجەی سراعێکی خراپی نێوان حزبەکانە نەتیجەی سراعەکە کە لە ئەنجامی پرۆسی دیموکراسیەوە دەستمان نەکەوتووە لە پرۆسەیەکی دیموکراسی لە ئەنجامی کۆکردنەوەی دەنگ و پرۆژە یاسا تەقدیمکردن بۆ گۆڕانکاری لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا بە چی وەڵامدراوەتەوە ئێمە دەبێت بین تەرکیز بکەین لەسەر ئەو خاڵانە کە ئێمە باسی ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات دەکەین باسی پرۆسی دیموکراسی دەکەین لە مقابلدا تۆ دەبێت ڕەتدەکەشت ڕەدی دیموکراسیانە بێ کاتێک کە یاسایەک دەویسترێ یاسایەک لە پەرلەمان تێپەڕێندرێت تەمریر بکرێ نەتیجەکەیمان بینی ڕێگریکردن بۆ لە سەرۆکی پەرلەمان تعتیلکردن پەرلەمان بۆ ماوەی 2 ساڵ ئێستاش لە زیاتر پەرلەمان بووکەڵەیەکیان داناوە ناوێن لە ناوە پەرلەمان و تەنها بینایەکیان بەرز کردوێتەوە ئێمە بۆ ئەوە پێویستمان بە کۆمیسیۆنێکی زۆر باشەیە پێویستمان بە یاسایەکی باشەیە پێویستمان بە کۆمەڵک ئالیەتی باشەیە بۆی بتوانین پرۆسێکی هەڵبژاردنی پاک و بێگرد پێش بکەین ئایا ئێمە ئەم ئەساسانەمان هەیە لە هەرێمی کوردستان کۆمەڵی هەوڵ هەیە تۆ هەوڵانە چۆن دەنرخێنی ئەو هەوڵانە لە ئاستی زۆر زەعیف و لاوازدان بەڵام ئەمڕۆ وتەبێژی یعنی بنمونە ئەمڕۆ وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان باز لەوە دەکا کە لە سەدا هەشتی تۆماری دەنگدەران بنمونە پاکراوەتەوە تۆماری دەنگدەرانە کە ژمارەی ئەو دەنگە دووبارە و دەنجی مردوو و دەنجی ئاوارە ئەوانەی تێدایەتی زیاد لە نێوانی 400 بۆ 500 هزار هاتووە لە سەدا هەشتا پاکراوەتەوە بەڵام ئەو پاکردن هەر تۆ بڕۆ لە تەفاسیل لە کۆمیسیۆن پرسیار بکە بزانە کۆمەڵک دەستگا هەیە 2 دانە ساڵ لە دەستگای گرنگی ئەمنی و عسکەری ئەم وڵاتن
کە بەشی زۆری تەزویرەکان لە شوێنانەوە کراون بزان ئامادەن تا ئێستا وەڵام بدەن زۆر باشە ژمارەی ئەو کەسانی لا ئێمە دەنگ دەدەن چەندە ڕێگەت پێنادا 2 ساڵ کتاب کراوە بۆ وەزارەتی تەندروستی تا ئەماوەی پێشتر زۆر باشە بۆ وەڵامت بدات زۆر باشە دەتوانین بۆ ئالیەتە خراپە هەڵبژاردنەی پاک و بێ زۆر باشە کاکە نزار ڕەنگە هەمومان تا ئەندازەیەکی زۆر کۆک بین لەسەرەوەی کە لە ئێستادا ئێمە گرفتاری کۆمەڵی کێشە و قەیرانی بە تایبەتی قەیرانی سیاسی قەیرانی ئابووری و تا ئەندازەیەشی دەتوانین بڵین لە هەرێمی کوردستان سیاست لەباری چەقبەستوویدایە پێ وایە هەڵبژاردنی ئاینە کۆتایی بەم چەقبەستویە بێنێ لە سیاست لە هەرێمی کوردستان کاگە شەڕژمن پێشتر ئەوم ڕوون کردەوە ئەو برادرش بە هەڵەت لە مەسەلەکە تێگەیشت من ناڵم هەڵبژاردن زەڕبی سفریەکەین هەڵبژاردن بەڵام هەڵبژاردن سحر نییە میکانیزمە شۆڕش و گۆڕینی سیستم سحرە ئەو سحرەی کە تۆ زەمینەیەک لا ئەبات و زەمینەیەکی تر دروست دەکا بۆی تر هەڵبژاردن کەس نەڵێ ئەمە هەڵبژاردنە دنیا گۆڕیان نەگۆڕێ بۆ خۆی هەڵبژاردن وەکۆم قەڵەمە چۆن قەڵەمە ئیشی خۆیەکە هەڵبژاردنیشیش خۆیەکات و گۆڕانکاریەکە ئەم دەستەی لا بە دەستی زۆر بە ئەهمیەت باسی هەڵبژاردن دەکەی وحەقیش نێتەوە بەبێ ئەهمیەت باسی بکەی بۆ بامە پێتی بڵم چونکە ئێوە لە ڕابردوو کاک نزار کۆمەڵێ ڕێوشوێنی ترتان لە دەرەوەی هەڵبژاردن و کاری مەدەنی تاقی کردەوە پناتان بۆ تونند و تیژی بێربەنم لە هەفتەی شوبات کۆمەڵە خۆ پیشاندان و بارگاستان شتانتان کرد هەمووی لەسەر ئەو شتانە هەیە ئێمە ئەسڵەن بە پێچوانە ویسمان ئەو زەمینە سازی کە من ئێڵێم دوایی هەڵبژاردن ببێ بە میکانیزمێک بۆ تعبیرکردن لەم زەمینە تازەی کە دروست دەبێت نەک هەڵبژاردن بۆ خۆی زەمینەکە بێ ئەوە دەسەڵات بوون تێکیە ئەم بڵین ئەم حرەکە مەدەنیە ناتون دووتیژەی کە خەڵک دەستیایە لە حەوەی شوباتە خەڵتانی خوێنی کرد لە قیچوار لە بەردەمی لە قیچوارە و پارتان پاشان یەکێتی و ئەمانە وەتا ئێستا من لە چلەی شەهیدێک بووم شەهید هێرش عومەر مامۆستایەک مۆبایلێکی پێوە تاخۆ لە هینەکەی ئاپشانیا لە سولەکەی ئاپشانی یەک مۆبایلی پێ تەسویرەکە کاکە تۆ بۆی کوژیت مۆبایلێکی پێ ئەتەمە چەتون دووتیژەکان برادرە لە فەزای خارجی واتۆیان ئەوەی کە بیبە پارتی و یەکێتی چیکۆ پارەکە وەرەگرین تر غەسڵ دەماغەکەن ئای بە ئینسان بڵێ من کادری سیاسیم درۆ بکات بڵێ من حەوەی شوات و دووتیژی بوو ڕێژمان چی پێ بوو کاکە جامانەیەکی پێ بوو ئێستا شە جامانەکەی ماوەتەوە لە ماڵەوە دەک فیشەکی لە ماڵەوە بۆ بەجێ نەما بڵێ ئەمە فیشەکەی زۆر جوان ئەمەی سورکیەوە ئەمەی بیلالە ئەمەی هەردیە هەردی شێ هەردی لە حەفەی زەواجێ ڕۆژ عیبە ئەم جۆرەشتانە کادری سیاسی بۆ من عیبە کە کوردم کە ئەویش کووردە ئەن حەز ناکەم کادرێکی سیاسی کوردی هەرچەند خلافم لەگەڵیان بەو شێوەیە بیر بکاتەوە کە لەبەرەوەی کە کۆمەڵی پارێژنایی وەرەگرێت یان عیبە ئینسان درۆ بکە حەوەی شوبات یەکێک بوو لە وەسیلەکان کە ئەوی کاکە با ئێمە بە حرەکەی مەدەنی خەباتی شاختەوە با دروشمەکان بگۆڕین دروشمی نیشتیمانی بۆستێنین چووکو خەڵک ماڵەکان تاریکە زۆر باش گەنج پێویستی بەوە نییە مەلا مستەفای بەرزانی لە ئاوی ئاراس پەڕێتەوە گەنج پێویستی بە سلفەی زەواجە حەوەی شوات هات کۆمەڵی دروشمی گۆڕی کۆمەڵی دروشمی ساختەی کوردایەتی کە ئەمان نان و پیازی پێوە خۆن کەرکووک و نازام شێمانی گۆڕی یانای بە خەونە لۆکاڵەکانی ئینسانی کورد بەڵام چێ خەڵتانی خوێنی کرد چێ بردی بۆ تونند و تیژی چێ تێکیە چێم سیستەمە هینی تێگا ژاو برادراڵێ یەکێتی پارتی هین بوون بڵین ئەوە تا دەنگەکانیان کەم بووە کەوات بێ هەڵبژاردن هین بووە کەواتە جێگەی ئومێد هەڵبژاردن نەخێر جێی ئومێد نییە من دوێنێ من تۆ قساکەین تۆ ڕۆژدا من نووسێکی من شالاکوانەکەم کاگراس ئەندامێکی حیزبە لە شوێنێکە ئەوەی کە ئەم وڵاتێ بڕێوە باڵە یەک کورسیش بێنم من هەر فیلەکەی جاران ئێکاکە نابێت ئەو برادرە ئەم سێر چۆنەکە لە کاتێکە هاوپەیمانەکەی خۆی واڵێ ئەڵێ یەکێتی پارتی بەو شێوەیە خەڵک هینەکانیان بە غەڵەت لێگەیاند هێشتا پارتی و یەکێتی ئامادەن بستنە گەمەی هەڵبژاردنەوە جا بەک چییە ئێمەش ئەڵێمە چیت کاکە ئەچێت بەڵام معمەلی خەیاتەکە بەچی ئەی معمەلی خەیاتەکە داخە ئایا ئەو قسەی مەلا بەختیار لە چی کاڵە یەک کورسیش بێنم من هەر ئەوەم دێمە بۆچنی شخص ئەی باشە 18 کورسی هاوڕێکانی خۆی ڕەتیان کردەوە معقولە هێکێک هێزێک 18 کورسی بێنێت لایەکی دەسەڵاتی بەدەستەوە یەکێک بچوار کورسی پێ نتوانێت بشێتە ئەو دیدەگەڵا ئەمانە کاکە ئەمانە میکانیزمی هەڵەیە هەڵبژاردن تۆ بتێ ئەمە ئەگۆڕی بەس قسەیەکی ڕاستی کرد کە خۆپشاندان میکانیزمە بەڵێ ئەم زروفە بە خۆپشاندانی مەدەنی ئەگۆڕێت زۆر باشە یان ئەم هەر خۆشان حیزبێک 37 کورسی پێەیە هەرچی جونگەی ئەم وڵاتە هەیە بەخوانەوەیە بە ئاسایی شینەتەوەیەوە بە هێزی پێشمەرگەوە بە قەرار لە بەسی حەو کورسی ناتوانێت کاکە خۆ 50 زای زۆر باشە کاگێ کارزان
دوم والله كاك شلون اگر يعني متي مشكو هلا قالوا تورا بو الناس موسري بو الناس موسر او مساله قصص الى سبكات من او حزه كم تتصوري تازه بكينو مساله خلقي كردستان كبرياري يا ودني بيكتي بارتي لا شو دني بيكتي بارتي تو داراي كاك داراي قرق كردوا كاك تو تزويرك داراي قرق كردوا راجان قلميك صحكي لدي ام قلم ما ويدا ما يقكيتو او تكينن داخل زور باشا كاكارزان توقسة لسر قسەکانی بەڕێزە زۆر باشە فەرم کات بۆ تۆ اینجا يعني هینێکی ڕاستی دروست نەکرەوە لە کەشێکی ئاوە زۆر باشە بە حەقی میوانەکەی هەولێرم نەخۆم کاکارزان فەرموو وەڵامی هیچ کەسێک نایەمەوە لەم بەرنامەیە قسەی خۆم دەکەم ئێستش قەنەعەتم بەوە هەیە پارتی دیموکراتی کوردستان سوورە لەسەر ئەوەی کە دەبێ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکرێ و بەلای پارتی دیموکراتی کوردستانەوە هەڵبژاردن تاکە وەسیلەیە بۆی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان بکرێت. بەڵام کاکارزان دەگوترێ ئەم سووربوونەی پارتی و یەکێتی لانی کەم پارتی دیموکراتی کوردستان لەسەرەوەی کە هەڵبژاردن بکرێت لە ڕاستیدا لە خەمی هەڵبژاردن و پرۆسی دیموکراسینی ئەوەندەی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژاردنەکانی یان نەتیجەی هەڵبژاردنەکانی قۆستۆتەوە بۆ سەپاندن و درێژەدان بە ڕەوشێک کە ماوەی چەند ساڵێکە یعنی چەسپاندوێتی بەڕێز لەو بارەوە دەڵێ چی؟ کاک شۆڕژ ئاخر من زۆر سێرم لێ بەڕێزت یعنی ئەو پرسیارە دەکەی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان لایەنەکانی دیکە جەخت لەسەرەوە دەکەنەوە دەڵێن ئەم حکوومەتە حکوومەتێکی شەرعی نییە ئەم پەرلەمانە پەرلەمانێکی شەرعی نییە دامەزراوەکانی هەرێمی کوردستان دامەزراوەیەکی شەرعی نین باشە تۆ بۆ ئەوەی ئەم دامەزراوانە بکەی بە دامەزراوەیەکی شەرعی پێویست بە هەڵبژاردننی پێشوەختە هەیە کاتێککە هەڵبژاردننی پێشوەختت کرد ئەو کاتە خەڵکی هەرێمی کوردستان بڕیار دەدا کە چ دامەزراوێک شەرعی بێ من پێم وایە ئەگەر بێت و هەڵبژاردننی پێشوەختە بکرێ پارتی دیموکراتی کوردستان بە پلەی یەکەم قازانجی دەبێت بۆ لەبەرەوەی یەکەم ڕێژەی دەنگەکانی کەمی نەکردووە لە هەمان کاتدا پارتی دیموکراتی کوردستان خۆی ڕزگار دەکا لەو مزایەدە سیاسی کە ئێستا هەندێک لایەنی سیاسی بەسەر پارتی دیموکراتی کوردستانەوە دەکەن کە گوایە دامەزراوەکانی هەرێمی کوردستانی قۆڕخ کردووە باشە ئەگەر دامەزراوەکانی قۆڕخ کردو فەرموو لە ڕێگەی هەڵبژاردنەکانە تۆ بتوانە بڕۆ سەر دەسەڵات دوو ئەو لایەنانە پێیان وایە دامەزراوەکانی هەرێمی کوردستان ناشەرعین فەرموو هەڵبژاردنێک بکە شەرعیت بگەڕێنێتەوە بۆ خەڵک ئەنجا دواتر ئەوانەی کە پێیان وایە هەڵبژاردن وەسیلە نییە و پێیان وایە خۆپیشاندان وەسیلە نییە و پێیان وایە دەبێ ئەم هێزە سیاسیانە بڕۆن شتیوانیە لە وڵاتدا لە تورکیا کاتێکە هێزە سیاسیەکان بە تایبەتی جەهەپە و ماپەڕەخنیان لە ئەکەپە هەیە پێیان وایە کە ئەپەکە دەسەڵاتی خۆسەپێنی هەیە هەڵبژاردنی کردووە لە عێراق بە هەمان شێوە دەوڵەتی یاسا زۆرینەی کورسیەکانی بردووە هەز ناکەی کێشەکە ئەوەیە ئەم بەڕێزانە گرفتیان نییە لە باوەڕ هەبوون بە هەڵبژاردن وەکو میکانزم بۆ ئاڵوگۆڕی دەسەڵات بەڵام گرفت لە چییە لەوەیە کە احترام نییە بۆ نەتائیجی هەڵبژاردن گوێت لە کاگەڕاز بوو قسەی لەسەر ئەوە کرد بنمونە لە نەتیجەی هەڵبژاردی تە بە ڕێکەوتنی سیاسی هەر شتێکە بەڵام وەکو نەتیجەی هەڵبژاردن دیار بوو چیە سەرۆژی پەرلەمان بوو بەڵام دیار بوو سەرۆژی پەرلەمانی چۆن یعنی ڕێگەی لێ گیراوی و چۆنیش خودی پەرلەمان پەخ کرا یعنی کەواتە قسەمان لەسەر نەتیجەیە احترام و بەها بۆ نەتیجەدا نادرێ من لەگەڵ نیوەی بەشێکی قسەکانی کاگڕازم بەڵام واقعێک هەیە کاتێک کە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کرا پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزی براوە هەڵسا بە پێکێنانی حکوومەت هەستا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان گفتوگۆی کرد ڕێکەوتنێکی 19 خاڵیان کرد بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێنرێ طبعاً بۆ زانیاریتان ئەو ڕێژە وەزارەتانەی ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە بە بزوتنەوەی گۆڕان درابوو لە حکوومەتی هەرێمی کوردستان بوو پشکەکانی لە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرتر بوو هەر بۆیە ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان سەنگەری لە بزوتنەوەی گۆڕان و لە پارتی گرت وتی پارتی دیموکراتی کوردستان ڕێژەی پێشمەرگەی منی لە بەرچاو نەگرتووە دەستگای ئەمنی لە بەرچاو نەگرتووە هاتووە استحقاقی بزوتنەوەی گۆڕانی یاوە پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانێکی استراتیژی خۆی لە دەستدا بۆ ئەوەی هاوسەنگی پێکێنانی حکوومەت لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بگرێ باشە بزوتنەوەی گۆڕان کە نەیتوانی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا هاوپەیمانی ڕێیەکە بێ کە لە 19 خاڵێکە پێکیان هێنابوو ئەو کاتە پارتی دیموکراتی کوردستان یا دەبێت ڕێکەوتنەکە هەڵوەشێنێتەوە یا دەبێت بە بزوتنەوەی گۆڕان بڵێ کاکە پابەندی ڕێکەوتنەکە بە بۆیە هەندێک شتەیە واقعە لە هەرێمی کوردستاندا ئەم واقعە پێویستە لە بەرچاو بگیرێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە هەمان شێوەیە پێشووتر یەکێتی نیشتیمانی کوردستان لە 150 حکوومەتی بەدەستەوە بووە بەڵام کاتێک بزوتنەوەی گۆڕان هاتبوو کەمتر بوو بۆ 120 واتە مشارەکە پێکردنی هێزە سیاسیەکان لە ئەدای حکوومەتدا مشارەکەیەکی کەم نەبووە
فعالترین وەزارەت کە دراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان مەسەن وەزارەتی کشتتوکاڵ بووە بەدەست کاک عەبدولستار مەجیدیە بۆ ئەدایەکی زۆر باشی هەبووە و لە ماوەی کابینەی حکوومەتدا وەزارەتێکی چست و سالاک بۆ وەزارەتی کشتتوکاڵ یعنی ئێمە بۆ بێن سەنگەر لەوە بگرین لەبەرەوەی وەزارەتەکە هی کۆمەڵی ئیسلامیە بڵێن وەزارەتێکی خراپە نا من پێم وایە هێزە سیاسیەکان بەقەت ڕۆڵ و پێگەی خۆیان لە حکوومەتی هەرێمی کوردستانە دەسەڵاتیان دراوەتێ بەڵام گرفتەکە ئەوەیە مزایدەی سیاسی لە هەرێمی کوردستاندا ڕێگرە لەوەی کە هێزە سیاسیەکان بتوان و وەڕقەی پێکەنانی حکوومەت بڕێوە ببن کاتێک کە ئێمە ساڵێک دەمێنێ بۆ نزیکی هەڵبژاردنەکان هێزە سیاسیەکان تاولەرزی هەڵبژاردن دەیانگرێت ئەوەندە تاولەرزی هەڵبژاردنیانە هیچ پرەنسیبێکی بنەمایەکی پێکەوە ژیان پێکەوە کارکردن هاوپەیمان لە بەرچاو ناگرن ئەو کاتە پێکدادان ڕوودەدا جەنگی ساردی ڕاگەیاندن ڕوودەدا شیرازێ کۆمەلگا تێک دەچێتەوەی کە ئێستا هەیە ئەوەندەی مزایدەی سیاسی بەسەر یەکترەوە هەیە ئەوەندەی هێزە سیاسەکان نایەن لەسەر مێزێکی گفتوگە واقعیانە مامەڵە بکەن زۆر باشە مامەڵە بکەن بزوتنەوەی گۆڕان گرفتن لە چیدایە کاتێک کە پارتی دیموکراتی کوردستان ئەو مامەڵەی لەگەڵدا کرد هێزەکانی دیکەش زۆر باش ئێستا لە دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کۆمەڵی هێز هەر لە ئێستاوە سەرقاڵی پێکەنانی هاوپەیمانەتی و بە جۆرە لە جۆرەکان هەڵمەتی بانگەشی هەڵبژاردنیان دەست پێ کردووە ئەمە تاولەرزی هەڵبژاردن نییە ئەمە شتێکی زۆر ناتەندروست و ناجۆرنی هەر لە ئێستاوە ئەمە ئەوە نییە پێمان دەڵێ کە ئەم هێزانە بەڕاستی دەترسن بۆ پێویستە بام هەموو ئامادەکاریە هەیە لە ئێستاوە بۆ ئەوەی لانی کەمی دەنگەکانیان وەک خۆی بمێنێتەوە شۆڕش سەرەتام دەمێ سیریکەم بەڕێسە چەند بە متمانەوە قسە دەکا ئاماژە بۆ چەند سیقەی بە دەنگەکانی حزبەکەی خۆی هەیە دەمێت تەرکیز بکەمە سەر ئەو خاڵە پارتی دیموکراتی کوردستان ئێستا بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان تقریبا سێ ئیتیجاه دروست بووە ئیتیجاهیان پارتی دیموکراتی کوردستان تەبەنی کردووە کە بە زووترین کات پرۆسی هەڵبژاردن هەرێمی کوردستان ئەنجام بدرێت ئەمە قسەی خێرتان بۆ پارتی کرد حقیقەتە ئیتیجاهی دوێمێنێتی نیشتیمانی کوردستانە بە هیچ زۆرێک نایەوێت لەم ساڵ لە پرۆسی هەڵبژاردن ئەنجام بدرێت ئیتیجاهی سێم لەو نێوانەیە لەگەڵ ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردنە بەڵام بە میکانیزم و ئالیەتی گونجاو باش بۆچی پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا سوورە لەسەروی پرۆسی هەڵبژاردن ئەنجام بدات ئەو هێزانە لە ڕابردوودا لە هەموو سێکتەرەکانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی عسکەری ئەمنی دیبلۆماسی فەشەلیان هێناوە لە ئێستادا پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا کۆمسیۆنی هەڵبژاردنەکان کە لەگەڵ یەکێتی بە زۆرینە بەڕێوەی دەبن ئامادە نین ئەو ئالیەتانەی کە حکوومەتی عێراق گرتوویەتی بەر لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بۆ ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن بە هەمان ئالیەت پرۆسی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانش بەڕێوە بچێت بە تەزویر گومانی تێدا نییە لە مەسەلەی کاکە لە تۆماری دەنگدەران ئەوەی کۆمسیۆنی عێراق تۆماری دەنگدەرانش ئەلکترۆنی هەیە بە هەمان شێوە عەد و فەرزی دەنگەکان بە شێوەی ئەلکترۆنی دەکرێت تۆ سەیری ئەو تەزاڕۆ بکە لە مووقیفی پارتی لە پەرلەمانی عێراق دێتە دەرەوە بۆی نیساب تەواو نەبێت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنی تر تا ئەوەی یاسای هەڵبژاردنەکان تعدیلی تێدا نەکرێەوە موعیدی ئینتیخابات دیاری نەکرێت لە عێراق بەڵام لە کوردستان سوور لەسەر ئینتیخابات ئەنجام بدرێت بۆ لەبەر ئەوەی لەوێ ئالیەتی باش گیراوەتە بەر و هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ئەنجام دەدرێن بە پرۆسی ڕێک و پێک زۆر لە پێش ئێمەوەن کە ئێمە 26 ساڵە ئیدعای دیموکراسیەت و ئیدعای بانگەشەی هەڵبژاردننی پاک و بێگەر دەکەین بەڵام هەر لە کوردستان چونکە ئالیەتەکە خراپە پارتی دیموکراتی کوردستان سوورە لەسەر هەڵبژاردن ئەنجامدا بۆی لەو ڕێگە ناشەرعیەوە ئەو باڵانسە خراپەی کە لە دوای 25 ئەیلول ئەو ڕێکارانەی کە جیرایە بەر لە دژی هەرێمی کوردستان سەبەبی ڕئیسی بریتی بوون لە ئەنجامدەرانی ئەو پرۆسەی ڕیفراندۆم و ئەو بارودۆخی کە پێشتری ژانی سازیان کردبوو دانەیە بۆەوە بێن یعنی بە هەمان شێوە دیسان دەسەڵاتی خۆیان بسەپێنەوە بەسەر خەڵکی هەرێمی کوردستان بەڵام دەگوترێ ئەم قسانەی کە ئێوە هەر لە ئێستاوە دەیکەن لە ڕاستیدا بۆ پەردەپۆشکردنی ئەگەری هێنانی هەر نەتیجەیەشی خراپە هەر لە ئێستاوە دەڵێن هەڵبژاردنەکان بە پاشی بەڕێوە ناچن بۆ ئەوەی لەم سەرەوە کە نەتیجەیەشی خراپتان هێنا هەر لە ئێستا بڵێن ئەها نەمانگوت ئەگەر پارتی وەچێتی بە جددیانە دەیانێ ئەم وڵاتە بێتە وڵاتی مؤسساتی خۆ ئەوان شەر هەمان داواکاریان هەیە پارتی شوێچێتی شولانەکانی تریش هەمان داواکاریان هەیە لەوەی کە وڵات مؤسساتی بێ بە ئالیەتی باش و سەردەمیانە پرۆسەکە بەڕێوە بچێت دەی بابێن ئەوان ئەو ئالیەت و ئەو ڕێوشێنانە بگرنە بەر دوای ئەوە بابیان و ئێمە نەگەڕێمە لەو سەرگەلیشمان کە تێیدا نوێنەری زۆربەی هێزا کارەکانی ئەم هەرێمەی تێدا ئەمە معنیە بەم ئیشەی کە ئەمە بکات بۆچی ئەم تەکلیفە لە پارتی وێشەتی بکەیت بۆ ڕووی ئەم تەکلیفە لەم کۆمسیۆنە ناکەن تۆ من نامێ ینی ڕاستیدا سەرنجش لەسەر ئەوەیە کۆمسیۆنەکە کۆمسیۆنێکی ئەوەندەی حیزبی کۆمسیۆنێکی بێلایەن نییە هەرچەندە زۆر لە بێلایەنی بکەن بکرێت بەڵام تۆ سیرکە من قسە لەسەر ئەوە دەکەم ئەندەمێ ئەوە بخەمە ڕوو ئەو کۆمسیۆنە زۆرینە چێ پێچیان هێناوە ینی دوو هێز هەیە لە زۆربەی بابەتەکاندا دەیانێت بە ئاراستێکی باش کار بکرێت
بەڵام دیار نەتیجەکە دیار ڕابردوو ئەم کۆمیسیۆنی سەرف با بڵێن حیزبی بوو بەڵام ئێستا کۆمەڵی حیزبی تری تێدایە ئەگەر بە ئالیەتەکان بۆ ئێمە چ گرنگە ئالیەتەکان هەرمان ئالیەتە ئەگەر بە کورتی لە بینە قەوسک ئەگەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بە هەمانە ئەو ئالیەتانەی ریفراندۆمی هەرێمی کوردستانی پێ ئەنجام درا بە هەمان ئەو ئالیەتانە ئەنجام بدێتەوە کە ئێمە هاتوونێتەوە نقطەی بیدایە. زۆر باشە کاک نزار دوێنێ هەواڵێک بڵاو کرایەوە تێیدا هاتووە کە یعنی بە نەتیجە ئەومان پێ دەڵێت کە خەڵکی هەرێمی کوردستان زۆر ڕەنگە مهتەم نەبێ بە هەڵبژاردن بە بەڵگەی ئەوەی تەمان ئەم ئامارێکی ئێستا لە بەردەستی منە هی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراقا ئەم کۆمیسیۆنە دەڵێت لە شاری دهۆک لە سەدا 90 تا ئێستا چۆ کارتی دەنگدانی ئەلکترۆنی دەرێناوە لە هەولێر لە سەدا 17 لە سلێمانی لە سەدا 23 یعنی ئەمە تقریباً 2 ساڵ تێدەپەڕێ بەسەر ئەمە یعنی ئەمە پێمان ناڵێ خەڵکی هەرێمی کوردستان زۆر بەلایەوە گرنگی ئیتر هەڵبژاردن دەکرێت ناکرێت نەتیجەی چی دەبێت چی نابێ خەمی خەڵکی لە شوێنێکی دانیشمانە خەڵک خێری لە هەڵبژاردن نەدیوە بڵێن ئیتر کە گۆڕانکارێکی گەورە دروستبێ هێزێکی لابردی بێ باڵبژاردن هێزێکی تر هات پێت ئەو بەڵێنانی کە جێبەجێ کردبێ بۆ نمونە ئەگەر پارتی و بەڵێنی جێبەجێ کردی ئەکەوتی نەودەنێرم بۆ هەموو ماڵەکان لە کاتی هەڵبژاردنەوە لە گەرمی هەڵبژاردن هێزی تریش بەڵێنی داوە هێزانش پرسیاردان هەڵێک لە کۆمەڵی ئیسلامی گۆڕانی کۆمەڵی ئیسلامی بەڵێنەکانی ئەمان لەکوێن کاکەژان کۆمەڵی ئیسلامیە گۆڕان نەهاتە دەسەڵات دابوون نانە دەسەڵاتی چی حکومەتی کام حکومەت وەزیریان هەبووە کاکە ئەوە وەزارەتی حکومەتە خۆجەیەکان ئەم دەسەڵات نییە پۆستیان هەیە دەسەڵاتی نییە بۆچی بەشداری یعنی بۆچی ئەم زەلالەتە قبوڵ دەکەن ئەگەر بەشداریش نەکەی تۆڵی ئەمە پەراوێزی خۆسۆ لە دوور قسە کات و کە یەتە ناوینەکەش بۆی خێرێک بۆ کۆمەڵەکە بکات و ئیشێ بۆ کۆمەلگاکە کا پارتی ڕێگای لێ بگرێت لە دێگەڵە و وەزیرەکان بکڕێ وەزیر لابەرێ و وەزیر بەشق باتەوە بۆ ماڵەوە ئەو برادرە باسی واکە کە پارتی پۆستیاوە بە گۆڕان و یارمەتیجارە گۆڕان کەس خێری پێ نەکردەوە هیچ هێزێک کەس خێری پێ نەکردووە بەڵام یەکێتی پارتی بە تەزویر ئەوەی کە ئێستاتیان ئەو دەسەڵاتی پیادەیەکەن بە تەزویر کردویانە بۆ هینە ئەگەر هەڵبژاردنێکی پاک و تەمیز بکرێ وەکو کاک هین باسیەکە کاکراز باسیەکە لە سا 20 ژنان وە کەس خەڵک نەکەن لە سا 20 بەڵکو خەڵک محاکەمەشیان نەکات و دەدادگایشان هەیە ئەمانە تەزویرەکەن معمەلی خەیاتان هەیە ئەڵنیە کورسیش بین هەر ئەوەین پارتیە باسی حەو کورسی و هەموو جنگەکان پەیوەندیەکانە ئاسایشە بڵین سوپایە دارایی هەمووی قۆرق کردووە لەبەر ئەوە کە تۆ لەم واقعەیە قساکەیت پارتی کە زانی وەزارەت کۆمەڵە خەڵک بۆ چاکسازی هاتوونەوە وای زانوێ حیزبێکە ئەکڕێ و کۆمەڵی ئیسلامی چییە دوو پۆستی ئێمە و گۆڕان چییە چواریانە خەمە وەزارەتەوە بێدەنگیانەکەم مانگی بودجەیان ئێمە سیرکرد ئەمە نییە کاکە ئەمە هەڵگری استراتیژن ئەم حیزبانە هەڵگری استراتیژن و خەڵک ئەوە ئەزانێت و خەڵک متمانەی تەواوی بەم حیزبانە هەیە و لە هەڵبژاردن لە دوای هەڵبژاردنە سەرکەوتیش بەدەزێن و هێزی نوێش لەسەر ئەساسی ئەو گوتارە ئێستا دروست بووە یعنن ئەم گوتارە بەهێز بۆ ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر ئەبێت لەبەر ئەوەی کەوا لەم کابینە حکومەتەیە لەم کابینە تازەیە کە ئەم برادەرە باسیەکە کاڵە پارتی پۆستەکانیانەتە ئیسپاتیان کرد کە ئەو پۆستانیان بۆ چی ئەوێت بۆ خەڵقەیە نەک بۆ خۆیان ئەوێت و ئیسپاتیان کرد ئەو قسەی ئەو خەیاڵی پارتی خەیاڵەکە هێزێک بکڕێت بۆی کەوا پۆستێکی هاتی و بێدەنگی کات و قوڕاقپی پێ بکە لەبەر ئەوەی کەوا قسەیان کرد لەبەری دەستیان برد بۆ میوە حرامەکان ئەمانە لە پەرلەمان دەرکران لە وەزارەتەکان دەرکران لە هینەکان دەرکران چەند کەسێکیش هەیە تەنان پارتی هەندێکانی کڕی هەندێک پۆستی وەزارەتی کڕیان پۆستەکەی کڕی زۆر تۆمەت نابەخشەوە ئەجینا نەخێر ئەژنا جەماوەرەکە نیە لەو دیەوە بڵین وەزیرێکە کڕێ مدیر عامێکە کە هەیە کاکە و کراون هەیە و وەزیری دارایی شێ بوو کاکە وەزیری دارایی لای گۆڕان نەبوو بە خوێنی گۆڕان و بە شقام نەڕۆی شتە ناو ئەو وەزارەتەوە ئەی چێ کڕی چێ خۆی فرۆشت زۆر چۆن نییە زۆر هەیە مەسەلەی کڕین و فرۆشتن سیاسەتمەدارە تەزویرەکانی خەڵق بۆ شێوەیە هەر هەیە و تۆمەت نییە ئەمە شتێکی ئەساسی من ئەمە بەسمەوەیە چییە ئەم برادرانە هەوڵ ئەیان بەم شێوەیە ئەو پۆستانی کە ئەی بەخشن وازن بەخشی و خێرە ئەیانێ لە ڕێگای ئەو پۆستانەوە ئەو حیزبانە تەسلیم بێت کاکە ئەم برادرە غەڵەت تێگەیشتووە تۆ نابێت هاوپەیمانە کۆنەکەی بێکێچێتی نیشتیمانی کوردستان بوو
لە پێناوی کام هاوپەیمانی نیشتمانی کاکە ژیان یەکێتی نیشتیمانی دوێنێ پێی کوردستان. خاین کاکە دوێنێ پێ چۆن کاکشۆڕ تو ئێستا من برادری منی چۆن پێ دەڵم خاین کە من بکەم پێم وتی خاینە بە برادێتی وابێ زۆر باشە. کاکە دوێنێ خاین نەبوو ئەم برادرم بخدی بە هاوپەیمان زۆر باشە. پێمام لە کاکە زۆر باشە کاک کارزان ئەم متمانەیە کە بە قسەی بەڕێستان و بە پارتی دیموکراتی کوردستان و تا ئەندازەیەش بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دیارە کاتێکە قسە دەکەن لە هەڵبژاردن دەگوترێت لە نەتیجەی ئەوە نییە کە ئەم دوو هێزە زۆر پشت ئەستورن یا متمانەدارن بە قەواعیدە جەماوەریەکەی کە هەیەە ئەوەندەی کە بە قسەی ئەم بەڕێزانە بێ پشت ئەستورن بە کۆمەڵێ میکانیزم کە بە نەتیجە خزمەتیان دەکا بە چنینەوەی نەتیجەکە بەو شێوەیە کە لە خزمەتی خۆیاندایە بەڕێزت لەو بارەوە دەڵێتی ئەزانی کاک شۆڕش سیاستکردن بە عقلێتێکی کورتبینانە ناکرێت و پێشم وایە سیاستکردن بە هەنگاوی گەورە ناکرێت تۆ ئەگەر کاری سیاسی بکەی دەبێت هەنگاو بە هەنگاو ئامادەکاری بۆ بکەی و ئەگەر بشتەوە گۆڕانکاری بکەی بە هەمان شێوە دڵنیاتان دەکەمەوە کە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆری نەماوە 12 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو برادەرەی نوێنەری کۆمەڵی ئیسلامی کوردستان کە شەرعیەت دەدا بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە کاتێکدا کە لە ماوەی ڕابردوو زۆرترین تێبینی لەسەر بوو و نیشانەی پرسیاریش دەخاتە سەر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە وتەبێژەکەی سەر بە حزبەکەی خۆیەتی قسم لەسەرەوە نییە بەڵام زۆر کاتی نەماوە بۆ ئەوەی خەڵکی کوردستان هێزە سیاسیەکان تاقی بکەنەوە ئەوانەی کە مزایداتی سیاسی بەسەر پارتی دیموکراتی کوردستانەوە دەکەن من پێم وایە لە سیاستکردندا تەمەنیان زۆر درێژ نابێ ئێمە بینیمان ئەنتیپارتیەکان لە ماوەی ڕابردوودا زۆر نەیانتوانی بەرگەی سیاسەتی پارتی بگرن بۆیە پەنایان دەبردە بەرەم هێز بەرەوە هێز ئێستا بەناوی هەر بەناوی جۆرا و جۆرە ناتوانن بەرگەی سیاسەتی پارتی بگرن بۆ لەبەرەوەی سیاسەتێک کە ڕێگوڕیشەی بە پرسی نەتەوایەتیەوە هاتبێت بە هیچ هێزێکی سیاسی ناتوانرێت لەکەدار بکرێت وەکو بینیمان پارتی حکوومەتی عێراقی هێنایە سەر چۆک بەوەی دان بە مافی گەلی کووردا بنێت تورکیا هێنایە سەر قەنەعەتێک کە دەبێت پرۆسی ئاشتی بکە کە بەداخەوە ئەو دیکتاتۆریەکە ئێستا ئۆردۆغان دەیکات لە تورکیادا دەرەنجامەوەی کە ملکەت نەبوو بۆ پێشنیارانی سەرۆکدارزانی بەڕاست کام هێنانە سەرچۆکی ینی حکوومەتی عێراقی کامیان مەبەست لە چی ینی بەدەقیق کات لێ دەکەم من پرسیاری لێ بکەم مەبەست لە کام هێنانە سەرچۆشی حکوومەتی عێراقیە تەنها مەبەستمەوە بوو کە حکوومەتی عێراقی زۆر هەڕەشەی دەکرد ئەگەر ڕیفراندۆمی هەرێمی کوردستان بکرێت هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان ڕیفراندۆممان بەڕێز کردی 1992 خەڵکی کوردستان دەنگی بە بەڵێدا نەگرتەوە بە یارمەتی کاک شۆڕش دەتەوێت بێتە قەڵای هەولێر دەتەوێت بێتە کوێ ینی حکوومەت تکاتان کاک شۆڕش بە دووربینیش ناتوانێت سەیری قەڵای هەولێر بکات و زۆر هەوڵیشی دابێتە قەڵای هەولێر بەڵام لوتیان لە پردێش شکێنرا هەروەکو چۆن ئێستا خوشکوبرایانمان لە ڕۆژاوای کوردستان لوتی تورکیا دەشکێنن لە ئافرین بە هەمان شێوە لە پردە ئێمە نەمان هێشت سوپای عێراقی داگیرکرد بێت نزیکی هەولێر بکەوێتەوە و دڵنیاشتان دەکەمەوە کە دۆخی هەرێمی کوردستان بەم شێوە بەردەوامی نابێت و ئەو لوتبەرزی حەیدەر عەبادی کە ئێستا هەندێک چاواشەکاری دەکات و هەندێک پارەی ناردووە بۆ بانقەکانی هەرێمی کوردستان لایەنە هەندێک لایەنی دەستەمەوە مەقەبای سیاسی هەندەدا بەوەی کە گوایە پارەی بۆ فەرمانبەران ناردووە دڵنیاتان دەکەمەوە عەبادی ناتوانێت تا سەر بەو سیاسەتەی بەردەوامی هەبێت 2000 گەڕانەوە بۆ واقعی سیاسی هەرێمی کوردستان باشترین چارەسەرە و پارتی دیموکراتی کوردستان سوورە لەسەر ئەنجامی هەڵبژاردن کێ پابەندە بە هەڵبژاردنەکانەوە بێت شەرعیەتی کۆمیسیۆنەیە لە سەرجەم هێز و سیاسیەکانی هەرێمی کوردستان پێکهێنراوە کۆمیسیۆن بڕیار دەدا کە کێ شەرعیە کاکارزان لە ئێستادا حزب هاوپەیمانەکەتان یەکێتی نیشتیمانی کوردستان دەبیندرێت زۆر متحەمیز نییە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن لە نزیکانەدا پارتی چۆن مامەڵە لەگەڵ ئەم هەڵوەستەی یەکێتی دەکات کە هاوپەیمانیەتی پارتی دیموکراتی کوردستان
تەنها خەڵکی دڵسۆزی هەرێمی کوردستان نیشتیمان پەروەری هەرێمی کوردستان کادیرە دڵسۆزەکانی پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانێتی پارتی دیموکراتی کوردستان تا ئەو کاتە هاوپەیمانی لەگەڵ هێزێکی سیاسیدا دەکات کە پاپەندی پرەنسیبە نیشتیمانیەکان دابێت بەڵام بەداخەوە دەڵێن هەندێک لایەنی ناویەکێتی نیشتیمانی کوردستان پابەندی ڕێکەوتنەکە نەبوون و ڕێکەوتنەکەش دیارە پارتی دیموکراتی کوردستان پابەندی هەر ڕێکەوتنێک دەبێت لەگەڵ هێزێکی سیاسی هەرێمی کوردستاندا بیکات بەڵام ئەوەی کە دەگوزارێ لە هەرێمی کوردستاندا مزایدەیەکی سیاسی گەورەیە دەکرێت بەسەر پارتی دیموکراتی کوردستانەوە بەوەی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانی قۆڕخ کردووە فەرموو لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە دەتوانن ئەو دەسەڵاتی لێ وەرگرنەوە دەوترێت پارتی دیموکراتی کوردستان جومگە سەرەکیەکانی هەرێمی کوردستانی کۆنتڕۆڵ کردو وەزارەتی پێشمەرگە درا بەدەست بزوتنەوەی گۆڕانەوە وەزارەتی دارایی درا بەدەست بزوتنەوەی گۆڕانەوە وەزارەتی کشتتوکاڵ کە پۆستێکی زۆر باشە دراوەتە کۆمەڵی ئیسلامی کوردستان یعنی هەرچی ڕێگەیە کە دەیگرنە بەر بۆ ناشرینکردنی پارتی دیموکراتی کوردستان دوجار بێئومێدبوونی سیاسی لێ دەکەوێتەوە هەر وەکو ئەو بێئومێدبوونە سیاسی کە ئێستا بەداخەوە لە سنووری سەوز و نیلی هەیە دەبینین ڕۆژ هەیە هێزی سیاسی لە ناو زۆنگەی سەوز و نیلی پەیدا دەبێت بۆ ئەوە لە ئەنجامی بێئومێدبوونی سیاسەتە کە لە هەرێمی کوردستان بەتایبەتی لەو زۆنە هەیە ئێمە دەبینی هەموو ڕۆژە هێزێکی سیاسی پەیدا دەبێت بەداخەوە دەڵێن بزوتنەوەی گۆڕان ئەو زمانە بازاڕی ئەو زمانە توندوتیژێ بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان بەکاری دێنا ئێستا خۆی تووشی گیرۆدەیەک بووە کە هێزێکی سیاسی تازە لە بەتایبەتی لە سنووری سلێمانی خەریکە ئەو زمانە بەرامبەر بە بزوتنەوەی گۆڕان بەکاری دێنێت بۆیە هیوادارم کاتێک کە ئێمە گفتوگۆ دەکەین گفتوگۆیەکی واقعی و منطقیانە بێت گەڕانەوە بۆ هەڵبژاردنەکان باشترین چارەسەرە گەڕانەوە بۆ واقعی دەستا و دەستکردنی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان باشترین چارەسەرە زۆر باشە کەواتە پارتی وێچەتی لانی کەم پارتی بە هیچ شێوەیەک لە هەڵبژاردنەکان ناترسن و دەشیانەوەی هەڵبژاردن بکرێت زۆر باشە بەڵام حەز ناکەن زۆر باشە بەس حەز ناکەن لە ئێستادا ئێوە کە هەڵمەتی هەڵبژاردنتان بە شێوێکی ناڕاستەوە خۆ دەست پێ کردووە لە کاتێکدا کاتێکی زۆر خراپەوە زۆر خراپیشدا تەوزیفی دەکەن لە کاتێکدا باری خەڵک بەتایبەتی لە ڕووی دەرونیوە لە حاڵەت اقتصادی خراپی کاتوتە پێش زۆر خراپە حەز ناکەن ئێوە ینی زۆر خراپ بتانەوێت باشە ئیشی حیزبی سیاسی چییە؟ ئەگەر دوای انتخابات تەواو دەبێت پلان و پرۆژەی ئەوەی نییە ینی خەڵکی استقلالکردن حاڵەتی دەرونی خەڵکی استقلالکە بەعکسەوە دەبێت تۆ احترامی هەموو ئەو حالەتانە بگری ئیشی حیزبی سیاسی ئەوەیە لە دوای پرۆسێژی انتخابات تەواو دەبێت ڕاستەخۆ ئیش بکە بۆ ئەوەی ئامادەکاری بکە بۆ 4 ساڵی داهاتوو بۆ پرۆسێژی تری انتخابات یا ئەوە تۆ لە دەسەڵاتی لەو ڕێگەیەوە دەیکەی یا ئۆپۆزیسیۆنە لە ڕێگەی ڕخنەگرتن و لە ڕێگەی بەچۆکداهێنانی برادر شەروا دەڵێ کەواتە گرفتان چییە بۆ نایکەن گرفتمان نییە هەڵبژاردن وەسیلەیەکی زۆر باشە لەو وەسیلە زیاترمان لەبەر دەستنێ من لەگەڵ بەشەشی قسەکانی ئەو کاکنزارش پێم وایە هەمان بۆ چوونی مەقسەمان لەسەر ئالێتەکە هەیە کە ئالێتەکە خراپە و پارتی وێچێتی نایڵن بە ئالێتێکی باش ئەو پرۆسەی انتخاباتە ئەنجام بدرێت ئێمە نهاتوون لەسەر دەرونی خەڵک ئیش بکەین ئێمە دیفاع لە بەرژەوەندەکانی خەڵک دەکەین باسی لە وەزارەتەکانی کرد وەزارەتی کشتتوکاڵ کە بەدەستی کۆمەڵی ئیسلامیەوە بووە خراپترین وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا وەزارەتی کشتتوکاڵ بووە تا ئەو کاتێک کە کۆمەڵی ئیسلامی ئەو وەزارەتی گرت ئێستا بۆتە یەک لە باشترین وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی مەبەستی من ئەوەیە ئێمە لە هەر شوێنێک دابین دەبێت بۆ جۆرە کار بکەین بە دڵسۆزیەوە کار بکەین بۆ خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان نەکبین ئیستیقلالی دۆخی دەرونی دۆخی تێکشکانی دۆخی دەرونی خەڵکی هەرێمی کوردستان بکەین بۆ بەرژەوەندێکی دیاری کراوە ئێمە بەس حەزناکی بەفعلی ئەمە دەکەن ئێستا بەفعلی ئەمە نەتیجەیەکی زۆر خراپی دەبێت بە بەڵگەی ئەوەی یان چونکە لە هەر ئەنووساتێکدا بێ پارتی وێشی دەتوان ئەم سەحرە بەتاڵکەنەوە بەتایبەتی ئەگەر ڕێککەوتن لەگەڵ بەغدا و هەر ڕێککەوتنێکی لەگەڵ بەغدا ئۆتۆماتیکی کاردانەوەی ئیجابی دەبێت لەسەر بژێوی و ژیانی خەڵکی ئەگەر پارتی وێچێتی ئەم سەحرەش بەتاڵ دەبێت ئەگەر بڕیار بوو لە نوێی کاتەیە خەشێ دەگرن ئەگەر بڕیار بوو لە نوێی حەوت انتخاباتی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت پارتی وێچێتی لە یەکی حەوت ئامادە بوون لەگەڵ بەغدا ڕێک بکەون مستحقاتی مالی دۆخی دەرونی خەڵک بارودۆخی خەڵکیان باش کرد سنوورەکانی هەرێمی کوردستانیان پاراست ئەو ڕیفراندۆمی کە وعدیاندا بوو جێبەجێکەن جێبەجێیان کرد لانی کەم کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانی خستۆ ژێر دەسەڵاتی خۆیان اقتصاد ئەو دۆخە ئابووری کە چەند ساڵی ڕابردوو باسییان دەکرد کە ئابووری سەربەخۆ پەیوەندی و علاقاتی سەربەخۆ ئەمنیەتی سەربەخۆ عسکەری سەربەخۆ ئەگەر توانێن هەموو ئەو کارانە بکەن ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو لایەنەکانی تریژ من دڵیان هەمان بۆ چویان هەیە دەست
دەستخۆشیان لێ دەکەین کاری ئێمە هەموو لایەنەکان بۆ باشکردن و خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستانە بەڵام ئێمە خۆ یعنی ئەوە لە فەیەکوونێکدا ناکرێت خۆ پارتیوێتی ئاسای سەحریان پێنێ بتوان ئەوە بکەن لە ماوەی 26 ساڵی ڕابردوو یعنی چارەکە سەدەیەکە کاریان کرد و لە سێوێرانکردنی ژیانی خەڵک کو ژێرخانی ئابووریت دۆخی کۆمەڵاتی خەڵکیان تێکداوە دۆخی نفسی خەڵکیان تێکداوە باسی هێنان سەرسوژی حکوومەتی عراق دەکەن کاکە من تۆی 150 خاکمان لە دەستداوە ئاباد تۆ سەرۆکۆ زیرانەکەی ئێمە لە هەرێمی کوردستان 27 جار زیاتر تەکلیفی لەوە کردو لە کۆنگرە ڕۆژنامەوانەکان ئێمە ئامادەین عبادی تا و دوایانە ئامادەین بیان بینیم باش عملی سیاسی زۆر باشە ئێدێ و بە عینادی ئێستا حکوومەتی عراق سیاست لەگەڵ ئەو برادران دەکات و ئەوانش بە عینادی کردیان هەموو دنیا هاتە سەرخەت بۆی پێیان بڵێ کاکە خاچی کوردستانیش زمانەتی پاراستنی هەیە ناچۆ دابڕێنراوەکانیش بە شەریکی بەڕێوە برن زائیدەن ئێمە دەتوانین ڕێکەوتنەی ئابووری نوێشتان لەگەڵ حکوومەتی عراق بۆ واژە بکەین زمانەتی ئەوشتان بۆ دەکەین بەس لە هین وەرنەخوارە لە مەسلەی ڕێفراندۆم تەنازل بکەن بۆ یەکجاریش نا بەس کاک ڕێژێک دەقە بۆ چەند ساڵێک جگە لەوە چی عینادی دەکات پارتی وێچێتین چەند ساڵە عینادی لەگەڵ خەڵکی کوردستان و لەگەڵ هێزەکانی تر نیە ئێمە عینادی لەگەڵ پارتی وێچێتی دەکەین پارتی دیموکراتی کوردستان لە عینادی خۆی 2 دانە ساڵ دەرگای پەرلەمانی داخست پارتی بە عینادی خۆی بە ئەمری واقع 2 دانە ساڵ ماوەی سەرۆکی هەرێمی کوردستانی نوێ کرد بە زۆرم لێ بەسەر خەڵکی کوردستانی داسەپان تا ئەو بڕیارە ناحەشیمانەی لێکەوتەوە زۆر کاک کارزان دەگەڕم وڵای تۆ هەرچەند سەیە تۆ بەڵام خۆ بە پرسیار لە کاک کارزان بکەم کاک کارزان بەڕاستی یعنی ئەم هەموو متمانەی ئێوە لە پارتی دیموکراتی کوردستان لە شوێن لە کاتێکدا بە قسەی ئەم بەڕێزە بێ ئێوە بەرپرسیارن لە کۆمەڵی نەهامەتی و کۆمەڵێ دەرد و بەڵای سیاسی و ئابووری زۆر گەورە بۆ هەرێمی کوردستان کەواتە بەڕاست نابێ بترسن لە هەڵبژاردن کاک شۆڕش بن وەکو وەڵامێک بۆ برادرە ئەو دەڵێت گوایە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 27 جار داوای لە سەرۆک وەزیرانی عێراق کردووە کە بیبینێت یعنی لە گفتوگۆی سیاسی لە مامەڵەکردنی سیاسیدا ئەمە عیبەیەک نییە ئەی بۆچی کاتێک پێش ئەوەی مە ڕیفراندۆم بکەن عەبادی 10 جار داوای لە سەرۆک بارزانی کرد کە لەگەڵ هەرێمی کوردستاندا کۆ ببێتەوە نا ئەمە ئەزانی چۆنە ئەمە جۆرێکە لە مامەڵەکردنی سیاسی ئەمە جۆرێکە لە گفتوگۆی سیاسی ئێستا کاتێکە عەبادی و بەڕێزکاک نەسیروان بارزانی لە دافۆسدا دەنیشن کۆ دەبنەوە یعنی پێتان وایە ئەمەش عیبێ نا لە کاری سیاسیدا شتێک نییە بە ناوی دۆڕاندن و براوە بە ناوی عیبە یاخود ئێستش پێمان وایە پارتی دیموکراتی کوردستان سەرۆک بارزانی بەرپرسیاری ڕیفراندۆم لەسەر شان دەگرێت بەڵام سەرۆک بارزانی بەرپرسیاری خیانەت لەسەر شان ناگرێت کە هەندێک هێزی سیاسی بەرامبەر بە هەرێمی کوردستان کردویانە و من دڵنیات دەکەمەوە ئەگەر بەرگریەکی قارەمانە نێوەکەوەی کە لە عەفرین دەکرێت لە کەرکووک بکرایە دۆخی هەرێمی کوردستان نەدەگەیشتە ئێستا بۆ لەبەرەوەی ئێمە بەشێکی زۆری کێڵگەنەوتەکانمان لە کەرکووک هەیە زۆر باشە بۆ لە شنگانتان کرد بۆ لە مەخمورنتان کرد چێ دەست ئەمە بابەتێکی ترە دیفاع بکەن زۆر باشە کاک شۆڕش بەس جێگرونکردنەوە کەرکووک لە سعات هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان تا سعات 11 لەبەردەم بوو کەناڵەکانی پارتی وەکو زۆر ناژەندیان و ئێمە دوو لیوان چۆتە کەرکووکەوە لە هێزی زێرەوانی بۆ پارێزگاریکردن لە کەرکووک بۆ ئێوە عەفرینە شتتان لە کەرکووک دروست نەکرد چێ دەستی گرت بۆ کار ئەنجام بدەن ئەو کاتە کەرکووک بە واقعی دەبووی پارتی دیموکراتی کوردستان کەەوە بە یارمەتی یەک لە ئامانجەکان کارزان قسەی خۆت تەواو کە کات دەدەم بە تۆ بە یارمەتی کاک شۆڕ من پێم وایە ینی بەکارهێنانی ئەو زمانە لە ناو بەرنامەیەکدا منیش لەگەڵی نیە بەتەئکید دەڕێگەنابێت بە هیچ شێوەیەک زمانێک بەڵام دڵنیاتان دەکەمەوە لەسەر خاڵێک ئەگەر بێت و هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان تا ئێسش نەتوانن لە خەیە خاڵدا یەکگرتوو بن نەتوان لە خاڵدا کۆ ببنەوە بە دڵنیاتان دەکەمەوە تکایە لێم مەبڕن قسەیەکە دەمەوێت بیکەم حەیدەر عەبازی نیازێکی زۆر مەترسیداری هەیە لە هەرێمی کوردستاندا بۆ هەموو خەڵکی کوردستان ئاگادارکەمەوە حەیدەر عەبادی پلانێکی هەیە لە ڕێگەی پلانەکەەوە ئەوەیە کە ئێستا وردبینی لە موچەخۆرانی هەرێمی کوردستاندا بکە طبعاً بۆ زانیاریتان ئەمە وردبینی نییە لە مەسلەی دروستی و ڕاستی و دروستی موچەخۆرانی هەرێمی کوردستان عەبادی دەیەوێت بڵێ بە کۆمەلگای نێودەوڵەتی بەلایەنە عێراقیەکان کە پشکی هەرێمی کوردستان لە 117 نیە لە 111 زۆر باشە بۆیە دەیەوێت ئامارێکی دروست وەکو چۆن بڵێ ئەوەی کە ئەوان خۆیان پێیان دروست بیبەنەوە بەغدا و بودجێ هەرێمی کوردستان کەم بکەنەوە بەڵام برادەرانی ئۆپۆزیسیۆن بەوە لەوە تێگەشتن کە عەبادی دەیەوێت چاکسازی بکات زۆر باشە
زۆر باشە ئەگەر قسەت نێ لەسەر قسەکانی با من پرسیارم هەیە بەڕاستی ئەو برادرە جاری ئێمە لە بەرنمەیەکە دانیشتوین خەڵک سیرمانەکە وە جیرۆدی دەستی ئازادە بیر ڕای خۆی ینی تو مافی ئەوی پێ نادەی ئەوەی کە قەناعەتی پێێتی بیدا ببینێر لێگەڕێ بابینەر بخۆی حکم بدات تو بۆچی محکەمەی بۆچوونەکانی دوێنێ تەلەفۆنی نۆرماڵی شم لێ داخرابی ئەم برادر ئێمە ئەوانمان هێناوەتە سەر شۆک کورە بابە ئەو ناڕێت تۆ قسە بکەیت کاکە من پێ ناوتێ بیر و باوەڕ و ئازادی و نازانم چیەمانە ئازادی بیر و باوەڕەوەی کە تۆڵی من بەڕێگای چەکوش دەتوانم ئەم وەزعەت چاکەم تۆ توانی بڵێ من بەڕێگای نەرمونیانی ئەوە پێوتە بیرۆڕا بام ئەمە بیرۆڕا نییە کاکە من دوێنێ دەستماوەی تەلەفۆنەکەم وەکو ئاسنێکی سارد ئەمە چیە عبادی دەستی تێخستووە ئەوڵێ ئێمە حکومەتی عبادیمان خستە سەر چۆک لە کاتێکەوە خۆی ئەڵێ هاتووە وربینی ئەکات ماڵ و ماڵ ئەگەڕێ هەویە و تەسکەرە و نفوس و کاتە لێرێ عبادی لە ناوژەرگەی ماڵەکانمانە کاکە دوێنێ بەپە لە داوای تەسکەری نفوسی دایکمیان کردووە چەند ساڵە مردووە تا دۆزیمەتەوە ئەمە عبادی هاتوتە ناو ماڵەکانمانە ڕاستەکە هاتوتە ناو ماڵەکانمانە ئیژەکە وربینی ئەکا و ئەوێ پارەکە و کەم کاتەوە ئیداژیر کەرمانای چی؟ من گلەی عبادی ناکەم من خەبا دەکەم دژی عبادی زۆر باش لە بەڕستکەم ئەم حیزبانی خۆمانەکە ئەم وەسەیان دروست کرد بۆشان کاکە هەر سەرۆکی حکومەت بوو هجومی زۆر خراپی لەسەر ئەو سیستەما کرد کە عەفرین بەڕێوە بە ئەو سیستەمی کە کۆبانی بەڕێوە بە ئەو سیستەمی کە وا جزیرە بەڕێوە بە ئەڵێ ئەمە ئێستا لەم کاتە ناسکەدا کە پشتیوانیان دەکا ئەمە جێگەی تەقدیر نییە نەمامیان ناشکوا خۆ پەرلەمانەکە کاکە ڕێگان لێە ئەم پەرلەمانە بڵێن شتێکی مادی بۆ عەفرین بکات کە ئازارەکانی زۆرم لەسەر داوای لێبوردنەکەم کاتم نەما کاک نزار زۆر سوپاس دەکەم بەڕێز کاک نزار محەممەد چالاکوانی کۆمەڵی مەدەنی هەروەها بەڕێز کاک کارزان هەورامی کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان کە لە ئەستۆدەی هەولێری بایتەخت لەگەڵم بوو هەروە بەڕێز کاک ڕاستکۆیی ئەندامی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر سپاسی ئەوەشەکەم سپاس بۆ ئێش بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ دەستان